سڵاوتان لێبێ دوای دابڕانێکی زۆر بەڵام دڵنیام گەڕانەوەیەکی زۆر تایبەت دەبێت بەڵام گەڕانەوەیەکی زۆر جیاواز لە چەناڵی یوتیوبی سۆران ئیسماعیل ئەم جارە لەگەڵتان بەردەوام دەبم ناوەڕۆکی پرۆگرام زۆر تایبەتە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە هۆتێل ئەربی ئینتەرناشناڵ پرۆگرامەکە پێشکەش دەکەین لەگەڵ دوو میوانی زۆر تایبەت دوو هاوسەری زۆر جوان کە هەردووکیان ناوبانگێکی زۆر تایبەتیان هەیە و خۆم ئاسایی تازە چونتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە بەتانەکانیشیان کردوتە دوو نەفەری و لە سنگڵی ڕزگاریان بۆ پێم خۆشە هەردوو میوان پێشوازیان لێ بکەم کە ئەویش ڕامان نڤین خێر بێن سەرماتانە ئێستا بەڵێنی ئەوتان پێ دەم بە پرسیار گەرمتانکەینەوە پرۆگرامی خۆم و خۆت لێرەوە دەست پێ دەکات لەگەڵ هەردوو هاوسەری زۆر تایبەت و جوان و بەناوبانگ و ئەکتیڤ ڕامان و نڤین ئێستا دەچین هەر کەسەوە لە مێحوەری خۆی دادەنیشێ و پرسیار لەسەر من و جوابدانەوە لەسەر ئەوان لە هیچ پرسیارێک ناترسێن خۆ وەڵا شێر هاتۆتە مەیدا کەواتە لەگەڵمان بن لەگەڵ ستافە جوانەکەی ڕووپا گروپ زۆر سپاس بەوە ستافە جوانە دەستان خۆش بێ و ئیتر ئێمە دەست دەکەین بە پرۆگرام لەگەڵ ڕامان و نڤین فەرموو اش راستا جي از شن بيجم كوبش طامش كاس قصدكي لا نيفين جياب بيو بالا رامان يعني تزاني ها هميل سرملت ما بو نه كچك مت نياسن ويدلن گوراين در كيفي بگوراين در يباز دراوي ناگه افتشتت حوالي يوم داو والله راسته هيس بوكي خاصو قزوري خوي تسمع قرآن اسيارك درسيا شلون يكتم تاع الناس رامان إهاني توبكا قبول لك وجياني وان زور ناقوش نبين بەردەوامی لەگەڵتان لەگەڵ هەردوو میوان ڕامان و نڤین لە دهۆکەوە هاتوون کێ ساقی دەکرد من تۆ نڤین ساقی چۆنە زۆر باش سیقەت بخۆتە ئێستا لە هەولێرەوە بچیتە دهۆک ئیجازەتە بله سیقەت پێێتی شۆفێری اكيد بس نخوش ها لا ما من هاجد نۆرماڵە بەدەست لێ دەخوێن باشە ماڵن طبعا لە دوای هاوسەرگیریەوە یەکەم دەرکەوتنە کە لە پرۆگرامێک بەیەکەوە دابنیشن و مناقەشە بکەن و ئیتر دەربچن وابزانام هەر یەکەم ئەڵقەیە یەکەم بەرنامە باشە چۆن یەکترتان ناسی ئێمە هاوڕێ بووین لە پەیمانگەی هونەری جوان لە پەیمانگە یان نا لە پەیمانگە هاوڕێ زۆر نێزیکتری یەک بووین باش لە یەک بەش بوون بەڵێ لە باشی مۆزیک بووین ئۆکێ ینی مۆسیقاتەوە کردو بەڵێ چه ئالەتێک دەزانی من گیتار دەژەنم ئەوژی پیانۆ ئۆکێ لە چه بادینی قسە بکە نۆرماڵە بادینی باقفە مالوێری ئێک و دنیاسی ئەم هەڤڵێت ئێک بووین ئەو المەرحەلە دوو بوو ئەز المەرحەلە ئێک بووم من نزیکی 4 ساڵۆ gelek buraندم بس ام gelek هەڤڵێت نزیک بووین یعنی gelek ماوقفەدا ڕۆمان گەل من ڕۆستیۆت gelek ماوقفەدا ئەس گەلدا ڕۆستیۆم ئەوەیەکی دیژی ئەگە من هەندێک جۆرە هەندێک دەرس بۆ من پچێکی بزەحمەت بۆنش بەرک و ئەو مەرحەلەکە سەر مندا بوو لە مەرحەلەیەک لەسەر تۆ بوو یان لە تۆ زیرەکتر بوو نه ئەو المەرحەلە دوو بوو ئەسیۆیەک بووم ئەو سێ بوو ئەس دوو بووم هۆسا وجا هر پرسیارێکە من هەبوو ئەن هەر بابەتێکی ئەستێ نەگەهشت بۆم gelek جۆرە ئەو هەری کار بوو گەل من سۆران ئەزی گەرە با قسەی بکە خلاص قسەکە خلاص خلاص ستۆپت پێ من زانی خلاص لا ستۆپ ئەزی تۆزێک ناڕەحەت بووم یعنی مثلا اختصاصیم پیانو بوو من خوالمان بوو گیتارێژی و من گیتار نیشادا گوتت منیش هەم چی هەنگاوەکەی ناوتی ئیتر هەستێکێ لە ناخی ئێمەدا ینی ئەفتشتت هەواڵی نیۆمەدا بوو یعنی ئەم هەواڵت نزیک هەواڵت یالێکی نزیک ینی ئەبخۆ دەستپێکێ
از باورم تا دو ماهی که جی یعنی چه تشت تو سایت رسمی نبود که مسائل حاجه کرنو اوه برکو ام گلک حوالت نزدیک بون یعنی وکی تو گلک حش حواله که خود کن حواله که خود که از باور نکم تو بشه هزارتش تاکیدی که اش غیری و حوالی نیه بس با هندای جورا وکیت بجن خود بومرویتش تاکید نویسیدن کذا قسمت ام هند نزدیک بون جی یعنی نو کم جیانا سرگیری جی کریه یاش ما هم هر حوال یعنی ام احساس ناکن کو شتاکی هاتیا گوری نه جیان هر وسا خوشتره باشه چه شتێکی ڕامان هەیە کە تۆ هیچ حەزی لێ ناکەی حەزەکەم زۆر ڕازگۆ بن وەڵام خۆ زۆر ڕاستگۆمە ڕۆمان خۆ کەسێکە از حش کسایتیوی همیت کم که طبیعت اسلوب آخفتن شخصیت همیتشت بس تشتاكل داف راماني هاي قالك جربوا مع مشكلة ويتشتي بتشيك تشد نه مشكلة قمازنا بس بارامان قالك الديف مع عدد خونينا يعني تشوا يبهن فرها قالك واسيا بهن طنجم يعني اسحس كم مثال من موعد ساعة ايكي هاي اسحس كم 12 في ازل جهة موعد خوبم رامان ایکش نیکادش خواه رابطه و شنیکاده کار خو که تو من تب خوبه نزدیکی 2 ساعته حتی چینا موعدی بتا ساعت 4 رامان خوی به موعدی لان افرتانه بس تو عکسی زانی من دازانم یعنی او جی هم چینه گلک جارا اشکال کونه از زام کود تأخیر بین لا از بشراز بم قد رامان بیر لو کربو که بون هومان حزمان دکر مثلا بلین ئەو کەسێک کە هاوسەرگیری لەگەڵ دەکەین زەواجی لەگەڵ دەکەین نابێ بەناوبانگ بێ یاخود بەناوبانگ بێ قەت لای خۆت ئەوە دانابوو کە ئەو کەسێک کە زەواجی لەگەڵ دەکەی حەز بکەی بەناوبانگ بێ نه بالعکس حەز نەدەکرد نه و ئەو بڕستقی من و بەناوبانگ باشە ئەی نەڤین تۆ حەز دەکرد ئەو کەسێ هاوسەرگیری لەگەڵ دەکەی بەناوبانگ بێ نه باس و سۆچێ بوو ئەو قسمەتی خۆیە باشە تۆ چ شتێکی نەڤینت بەدڵ نییە حەزەکەی ئەم شتەیتر تمام ديلاتي بكي دم عليك يا اخي وصا دم عليك يا اخي دم بشار يا اخي وصا انا بيجا شنينا بيجا رازغو الفيرتو يا ازادي خودت شو بيجي نيفين بيتشاك يا بنطانج يعني يا دقيقه السرهم هميتشتا والسر هندي يا بنطانج يعني حس كزيتش شيبن سورانزاني اسيا چوما اساس كم صبرينيه صبرينيه ابد از حس کم زیکا تشتت من بريك و بهن يعني نو كم من افروكا تشتكل بر هبيتن از حس نو كم بيلم بالصباحي از حس كم افروكا وي تشت خو اكيد بجن وي كار خو بكم يعني خو نويلي درست وقت وي بهتن يعني او ديكات بري وقت جايتشي سيستميكي جوانا باشا نيفين اگر رامان نبوايا تو آماده بووی لە کلیپی هیچ گۆرانی بێژێک بەشداری بکەیت؟ نەخێر چجۆرە بە پارەیەکی زۆریش؟ ئەگەر دنیای هەمیەژی بدانا من نایکەی؟ نە باش ئەی ئامادەی لە مەودووە لە بەشداری هەموو کلیپەکانی ڕامان بکەین؟ ئەویش نە باشە حەزت دەکرد گۆرانی سترانی چ ستران بێژێک چ گۆرانی بێژێکی ڕامان بووە؟ ها یعنی ئەس حەشکیش گۆرانی هێتکەم حەستکەم یۆی بووە کوردی والله گەلێکم بەس یەک نەفەر گۆرانی قەدەر زەکەریا عەبدوڵڵا من زۆر حەزم لێیە گەلێک حەز کرد و ڕۆمانی گوت مژی گەلێک شانۆزیە باشە ئەی ئەگەر نێڤین نەبووە حەز دەکرد لەگەڵ چ بەناوبانگێک هاوسەرگیریت کرد بە چ تزرام دانا بیانی ئەبەت تزرام دانا بووی نەکەس والله باش بۆ لە ناو کە بەیەکەوە لە ناو سایاران کێشەتان لەسەر ستران هەیە گۆرانی ئەو گۆرانی ئەو گۆرانی وتە چۆڵ زانی ئەی سۆران مەحاڵ لەسەر ئەو شتانەیە سۆران چۆیە ئەز و ڕۆمان ئەم گەلێکی ڕەئیە دۆوەکی ئێکین بەس مەسائل سترانە یعنی ئەس خود بێژم هەر جەوێکی سترانێک مرۆڤیە پێخۆشە بێجا هەندێک شواجەوە رامان دبته نافندک سترانا کجای من و سترانا ناینید یعنی آن از عاجزم دبو من بته سترانا کا پیچکی و کیت بجن بون مثلا دستنا تعزیه گورانی حفله لیزده بجا اول دیف مزاج خود شید و اجی گلا جرال دیف مزاج خود چون بجا بگو به کنتاکت شد شارج دار کنه چنین نه ام شارانا کین هر یعنی اما از بجم گوهرید از بس
يعني مشكلة ما جالك يا سر هندي وكي عم باش عم كنا متفقين ما لون زوزو شرطة كانوا زوزو عجلة بنو ام شارنا که این شارت بچیکن ما زواج تان کردو دبی 2 سالی تر چی بکن نه شارن زانی چه من و رامانی مشکل تنیات مال ده هی. اوکی. یک مشکل بتنی. از دیگه شخورات بم و گلای درنگ شخورات بید. و از وقتی شخورات بم از هست کم رأسا نانی بیانی بخوام. یعنی اسپیدا بود چیا خوشه تو تشته بخوی. طبعا. و رامان سعدوی نیفروش حیات نتشو منانی او مراد کتفه هلو هرانانی. باشه که بیانیان که نوین پیاد دل برو سمون بکره زور عاجز دوی. گله. دلی خوزگه زواجم نکرده. کتوشی موقفه دوی. از گله عاجز من. نزانم بو من نخوش بیچکو چجور از برای مازنم طبعا مال دا چجور است نشو منانی. هشتانی وین هل نستای جوابت خونه بگیرین هرانانی بینه. اعتراض به دارا بینه. باشه. بله. 2 سال پیش استا اوی که من دیزانم با پیرتو دا پیرتو پوری تو پلکی تو عمری خواه کرد موقفێکی زۆر ناخۆش بوو لە یەک کاتدا بوو لە مانگێکدا بوو و لە دوای ئەو باوکت لە بارودۆخێکی زۆر ناخۆش بوو بەس لە دوایەوە باشتر بوو ئەم چیرۆکە ینی زۆر کاریگەریە بوو بۆ تۆ چی تێ ئێستا؟ چی پێشە؟ ji ber ku ez birayê mezin bûm hemî sermilêt me bû demê min bavê xwe dît wî haletî de gelek tiştekê nexweş bû ناخۆش gelek û her wî haletî jî de داپیر و باپیر و متا خوب مشته از دام موقفه که نخوش و از دیال باب خوبم نخوشخانه و وضعیوی جیه تک چوی بو نزانم موقفه که گلک نخوش بو باش ئێستا ئینشاڵڵا باوکت ئەم پرۆگرامە دەبینێ لێرە و دەستی ماچ دەکەم شتێکێ لە ناخی تۆدا کە هەتا ئێستا نەتوانیەوە شەرمت کردو بە بابت بڵێ بەڵام ئێستا لێرەوە پێی بڵێ سەری ئەو کامێرێ بکەین هیچ تشتێکی نە چکو بۆ من هەواڵە بۆ من ئەم هەواڵە دێکین پۆش بۆ بم باش ئینشاڵڵا عەمری هەمووان درێژ بێ هیچ شتێکیش وەکو دایک و باوک نییە چونکە دووبارە نابێتەوە نەڤین لە مردنی چ کەسێک زۆر دەترسی دایک و باب و رامان دایک و باب و رامان باش یعنی خێزان هەمی گەلای یانە خۆشە بەتایبەت یەک نەفەر مەڵ بژێر یەک نەفەر نابێت دەبێ بۆ نابێت خێزان بەگەشتی وڵە باش نەشەم بابی تۆ تووشی حادیسەیەک بوو زۆر تەئسیری لە تۆ کرد زۆر پێی زەعاج بوو زۆر پێی ناڕەحەت بووی زۆر چۆن بوو ئەو یعنی ئەو حادیسەیە چۆن بوو لەو کاتەی من و ڕامان و دایکم لە هەولێر بووین ئیشمان هەبوو ئەم گەشتینە بەرەفرێکی بە چون کوبچینە دووکێ ئەم گەشتینە دووکێ تەلەفۆنێک بۆ ڕامانی هات تەلەفۆنێک بوو هات ئەس بوارم بۆ بێوی بوو گوتە هینلکی و ناڕۆمانێژی گوتە ئەمیر گەهشتینە دووکێ چ نەما دەگەهینە ماڵ گوتە ئەگەر تەسارەتە بقۆن تەلەفۆنام کە ڕۆمانێژی یعنی بچە بە نەوەرگرت ئەم گەشتنە بەر دەرگی هەماڵەمە کودا تشتتمەین نەخۆرێ سارێ بەر کو دەیکۆمت گەلمە بوو دووبارە تەلەفۆن بۆ ڕۆمانی هاتەوە گوتە هینگەهشتن ڕۆمانێژی گوتە بەلێ ئەمژی چوینە جوور بەز دەیکۆمن ئەم چوین کەزل ماڵ نەبوو بتەنێ خشکۆمن و برازایت منێت بچیکل ماڵ بوون ئەش بەر کو وێژی نەتزانی رامان هاتا جور و اید بشتم نیوین میشه گوته بله گوت از بشم سمامه که باب من سیاره یاله داوید نخوشخانه و از حس کم چین سراب دنج برکو شرمه میشه گوته بله دا عبای خوب کم برخوش برکو سردانه و دنو کچین والله میشه عبای خوب کره امچون ام گله زور تا یعنی رامان گله کی هاده بو
ويعني هيك بيجي نشانك اوصل دفنه بكو از بيجم تشتكي چه بوي حتى نزيكي دخلك جي مال جهه ترومبيل جاريا حتى ما ترومبيل بارك جري بشتهنگم چونت نخوشخانه و من دیر و من برای خوشم برای خودید من گوت رامان اوید هلویره چت کن گوت من از بیم به برای تب چکی خلیای از پیچ نزیک بوم جنبرا من هاتا دف من خود موار کرد وکی من يعني او هم بس كري من ظني كو قدمت بيت مش كاستن يعني من ظني جي بابا منا هر من قلت چيا قلت من بينا خفره كت چنا بويا يه باشا حتى بيچ اس نزيكي اوي تختيبو ما بكو بابا ملسر من ديت كو يدريش كري سر تختيب بس هاش خو هبو بس با او دیمانه يعني از بيجم اگر شراستا جي اگر اس مربام يعني ايكي هاد برحامن هل كيشا بابخو ومجالك خوشتر بكم بابخو باش اوي بكو مزان ليرة چي تدا سيريك منظور لو اشتانا ترسمها لا ما ترسم ان شاء الله بدلي توه ان شاء الله زام كومنت تو چيه هنا چی پێدەڵێ قسەی لەگەڵ بکە بابا من ئەو کەسێک و ئەگەر ئەس جرگەیەکە بتەنێژی ژێدیر کەڤم ئەس هەروێ گۆڤەژە خەریب بم ئەو کەسێک و نەخۆشی و خۆشیە دەست حەزکەم هەم بێزەوی دابم ئەو کەسێک و یعنی چۆ بژمەتە وەکیل دەف من بیت من ترس بو هیچ تشتاقي نينا نترسا مروفا نترسا جيانه نترسا نخوشيا مدفد فيرا از اك تشبتنه بجمه كو از گلک حشتت کم و ایشالله چه زاروک نخوشی دایبا بتخونه بینن انشالله و جدیری وارا مرنواجی نبینن و اوین دیتین جی ایشالله خود عفو آزا کتن و جی هوا خوش بیتن بابا من کسی که گلک برحمه گلک کسی که دلوانه وی گلک زحمت مرابریه از حتات مرمش قدردارایی من از ده آخفتن هکادیجی بجم گلک کسی تاین نا بجم قدر وانا گرن بس بابهای وان زانن گلک جراده بجن باب من دل رقه باب من نخوشی آبو من چهد کرد باب من ناهلید فلان دشتی بگین مدفد بس از الوره ایکا خفتن بجمع و کسا ایک لحظه خوب بخطوی موقفی دا اگر بابت گلتا نبید دا تبزانی ببابی چند مروی خالیه پشت شکستنه شراستا جی یعنی او موقفی که من باب خون نخوش دیدی شراستا جی از شم بجم که پشتامش شکست از برد بجم ناوه من باب ما بلند بید و از خدا مایمه از دست و تبلتی ما چیت کم ایشالله خود عمره مجیب دان تسریع باش ئەگە لە ناو باخیرەیەکی گەورە بی دایک و باوکە لەگەڵ ڕامان هەرسێکیان دەبم ها هەرسێکیان دەبم ناتوانین تۆ بۆ یەک کەس ڕزگارکە نه دەتوانم چۆن ناتوانین منیش لەگەڵ وا دەچم خۆت دەکوژی پێکەوە دەخۆی کوژین ئایان دەمری نادێش ئەم پێک بە ژیان ئەم پێک بەمر مێڵە نێڤین ئەم وەڕقەیە ببینە بزانە مێڵە ببینە پلیس چی تێ بۆ مێڵە ببینە نا ئەڵە ڕابردووە ڕابردووە باش چی پێ دەڵێ مرۆڤ ڕابردووی چ نابێژتم تەنێ بەرێ مرۆڤی داهاتووی بیتن گەرنی ڕابردووی دێژبیر کرد گەرنی ئازاد گەردانەوەی ئازاکەم دا خۆ ڕۆژەدەمەوەی ژینایەتە بەرسینگەمەڤە چکۆ ڕابردوو ئەمەد فێل پشمە بیت پەشیمانی لە ناسینی گەلێکشی باش نڤین قەلق بوو گەلێک تشتا بزانم نانە نەبێژی چۆن سۆس سۆس نینە سۆس نه دەگوتی تو ئازادی پرۆگرام نه بجات بێدانە سۆس خلاص دەی مشکلە بۆ تە چێ بێت لا نەزانم
پروگرامتا درس پریواناش سوامو بیجه بێژم ها والله خۆشەویستان سەری چاوی نێڤیم بکەن دەیناسێ و کەسەی دەناسێ گەلک والله دەچی بۆ منکەی من ئەوت پێ بڵام تا چه دبت وعد بیجه وعد بیجه نه هر چه أصلاً بیتن بس تو نکشف. بیشه یەک آیفۆن 14 تمام وعد وعد بدم آن تو ده بوم نا بیجی نا نا من سۆز تو ده هر دی ئەمە عشایارین زەلام قسەی کردی خلاص و مسعود زاده دست زد آیفۆن 14 او عادی دفعه تەواو آره من چی والله. مستعمل نییە وی تو مازنتر شی چه باید دفعه عادی بو گەلێک مهمەوە آیفۆن 14 آیفون 15 اشتنه هات یکی ها دی بوده بیجی نه بس والله زانی ما اوه ئەی بۆ چاوە هاالێ هات نه من لشتێکی دی ترسیم نه لا دەزانم تا آیفۆن 14 حەڵاڵی من بوو خلاص تەواو والله هکیش لبر اوه بید والله نابید حلال باشە با بچم بفرۆشمۆنیەوەی پارەکە دەدەمەوە انشالله تەمام انشالله باش ڕامان ڕۆمانسیترە یان نڤین رومانسی تر تو زانی تو وقت رومانسی دم هر دو رومانسی ده تو وقت نه رومانسیش دم هر دو فشاری نبزاق اینو اوه باش ڕامان بله ئێستا بەیەکەوە زەواجتان کردو بله. هەز دەکەی بە هاتنی نێڤین بۆ ناو ژیانی تۆ ناوبانگی تۆ زیاتر بوو یا هەروەکو خۆیەتی اكيد فرقي هاي چكو اسنا بجم اكيد جبر هات نوي جي بيتن بس روش بروش فرقي هاي چكو اس مستمر يكارت يعني مستەمەر مستمر باش پێش نێڤین بله هیچ ئافرەتێک هەبوو کە بەڕاستی خۆشویست پێ و هەستت بۆی هەبوو من بو هابت قابلە بڵم مام ئیسماعیل بۆی هەبێ لا دێ بۆ تۆ کەشف بکەم ابدا نه نه زانم اس يوصل ما دافع منه دلي منه نوصل باش دەنگی چ گۆرانی بێژێکی ئافرەت لای تۆ زۆر زۆر تایبەتە یاخود حەز دەکەی دوێتیشی لەگەڵ بکەین دنگي راندي خوشكم راند لاي من زور زور تايبات ابوم جلا جلا وما شول بيك فيكريجي تقريبا نيفو البوم من يا بالاف كريكو ستايل البوم دويتا يعني هم هر دو باشە گۆرانی بێژەکەیە مالا هەرگیز ئامادەنی نەدوێتی دەگەڵ بکەی و نە هەرگیز حەزەکەی گوێی لە ڕابگری نزا حتى انه من بۆم بنووسە ها بۆم بنووسە دڵنیام لا حتى انه كاسي وصوت سريم دون ئەخە يعني من دەزانم چێ با خۆم کەشف نەکەم خۆ بیکە من هەموو شتێک دەزانم بمیسافه میساجد زانم اصلا نظام نەڤین تۆ بۆم بنووسە نه بیسم گۆرانی بێژەکەیە کە ڕامان هیچ حەزی لە دەنگی نییە لدنگی نیه ئەی لە چی آن لا نه نه اوه تو حاج دنگیت که بس از بارم تو حەز لە شخص ینی کەسایەتیوی ناکە کەسایەتی ناکە. ئۆکێ بۆم بنووس برو بين عادية ما نانە نەبینە تکە نەبینە ما انا بشر ما انا بينو ما كنا بێنە نويلي از بينو نی تو زانی وەکی منە هۆ دڵداری دەکەن تەواو تەواوە تو خلاص ئۆکێ اوكي باشە پاسوەردی مۆبایلی ڕامان دەزانی ئەگە سەری مۆبایلەکەی بکەی شتێکە بێ لە ناو مۆبایلەکەی ڕەشی بکەیەوە چی ڕەش دەکەیەوە استا
نه بیشتر اگر تشتکی بیل دفته قابل للرقاي دهوك نه از بشم اگر تو بیش تو کس حكي بس قرار بده هیچ لبرچی من پاسوردکی دازانم هیچ چه گفتم بیاد شم جبا بس کس کبل اینستاگرام لسناب لایب تو رشی که بلوکی کی اولا من هندک بلوک کردینه استاد دتوانی اگر نو که جب دادف من بیت از هندک بلوکم بس هندک جد بشتم من نه شرم عفرتن افرت قابل من بلوك من لسناب لاي مقابل والله من بلوك ناكي حقد بمداني نه تزانی چویا گاگ سوران هندک جرا وکی بیشن اگر تشتکش قالب بی درکت و جای گاو مروی تحمل نامینیتن و رامان از بش متا گلکی بهن فرها یعنی تقبله هر تشتیت کردن اصلا تو زور حساسی یعنی از بوی چه بشم یعنی اگر بوم بهن بیت از هر جاب ندم ويا شندين نكو أوفرت عن بيو أنا بس يو يعني عندك نقطة نكو يعني تشتش قالبي در نكويد باشتره تمام كوتايبو برجية دينين تشينا برجية دهاتو باشا ام برجية كوتايبو دينين دو برجية ترماو إنجا لويوا برجية زور زور تايبتن لقال معهم ام برگه پیلیم برگه درو باشه هات پرسیارکم ليه کردی برسیوی جوابی ده بدرو جواب دیو يعني إلا دريب يعني. أري والله أورو دبي زوجين دروب كان ناو دروي مصلحتها دروي دروي أونية يعني نان والله ده تشنا جهنم يعني بيش برنامج بهشتي وي نه مانه درو ناچه بیت درو بکی درو دجمنه خدایا اتها دزانم بلام من قد نصيحتها ناكم كدروي بكن شو درو بکی نه وبرقيه بس يعني لجيان قد رودنا كردو هيك من دراو كربن جي دراويت هندت ما ظن نبوينا دراويت بتشيك اوجيش بو مصلحة تشتكي كومرو في كربن يعني تباشيا تشتكي دابت مرو في قالك جرا مجبور بيت كو بكاتن حاليا نشتو مجبوري كذا ويبكي أبا أنا مجبوري يا بابا أي شيء لدهوك وقت هولير درويبكا يا مجبوري باشا اگر روجك بسم الله رامان إهاني توبكا تو قبول لكي؟ يعني رامان إهاني توبكا قبولي لكي؟ خۆشەویستان جوابێکی زۆر زۆر سەیرم بیست و یەکەمین جاریشە لە تەمەنی خۆم بزانم ئافرەتێکی هانە قبول دەکات دڵنیای؟ جامات قبیل نەکەم بەس ئەسیۆ درەوت کەم دەنگی کام هونەرمەندی ئافرەتت زۆر زۆر بەدڵە نانسی عجرم نانسی عجرم ئەی ناوخۆیی؟ ناوخۆیی هەمووی بەدڵم نییە ناو بێنە هەمووی بەدڵم نییە دەنگی یەک ئافرەتی گۆرانیبێژی ئافرەتت بەدڵ نییە لە کوردستان هەمووی بەدڵم نییە هەمووی بەدڵم نییە بە تایبەت هەموو عیبە ینی ئەومە گۆرانیبێژە خانمە گۆرانیبێژە باشەمانەیە ماخۆنە تۆ بەدڵت نەبێ بزانە خۆشەویستان چەند ئەنسووریان کوڕا خۆی دەڵێن گۆرانیبێژ کەیفی بە گۆرانیبێژ نایە نەڤین دایک و باوکت خۆش دەوێ؟ هەکە بێدرا بیت من گەلێک خۆش بێ بەس هەکە ئەس درا بکەم نا درۆت کرد عاشقی نەڤینی؟ نەخێر ئەی بۆیە ناوتە؟ عاشقی نەڤینی؟ نەخێر ینی تا ئێستا یەکەم جارە ببینم کەسێک ڕقی لە کەسێک بێ و زەواجی لەگەڵ بکە ڕقل لە ڕامانە؟ بەڕاستی دوو هاوسەری زۆر جیاوازن یعنی ئەمە دەبێت لە کتێبی گینزدا بنووسێتەوە دڵپیسی لە ڕامان دەکەی؟ نا الله ئەو جوابانە باشە ئێستا پلیس چاوی خۆت بگرە و نەکەوە
يعني توسري دايك وباب خو تمام؟ دائما دفتر ديك وباب المسين نخو ديزيكا رامان بكم نبکه و الفره نبکه چه بده بسم الله بسري ديكا خسران هكا تقول تشتكي المبكي وياس چند نكيو وياس چند ترسم باز دمي خود ده ناس ده بخونه لازم دست منه نه بخون نه 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 والله لدستي نه رامان نه نه دست منه نه نه لدستي رامان نه از ده بخونه بگم نه اخذ بكيو لا. شتكي زور جرين نه نه سوبرايزا نه نيفين نه نيفين اخذ تيقدر تشتكى از جوابت خوب بگم پاش نا نكيو يعني سيقد برا تو زانی ها ايكو بيجي ها باري تبني نه بله بس خلاص اگر خودی باز من دارد ناکم. مبر رامان شیور به بارید ها مهبید رامان تو زانی از چکی ماني از زانم اگر اشتاق بو اصل بيش ماتا خلاص شما بيش راز با ده بخو بس تشاود راز نكيو بس باز بيش دبي ماتا خودكو بيش تشاود راز. نكيو تخوا سين دو برتا او بيش راز با ايه ديب زو بيش راز با بيش راز با بيش راز با بيش راز با دي زو يلا ممكن بيش راز با بيش راز با طنكي مريشكا ماسيا ناقلية يعني والله خوش يسمع يعني مجبور ضلوا لنا صرت شلون يدا مو قلت هابيت نبي تدسي صرت كاين يا من للصين داجين بيخوا بون درختن لا مريشكو ماسيا ضل نقوج لدوق نما يا قصاب خانه كي بيصور ساعد ايش از دفاع ميك نسي تمام رامان قصاب ايه لا تسعجلك زور ده ترسي اس والله لها مو اجل لا ترسم بتايبت سي صرك سيسرك هاي والله باشا لو وجدت ترسي از خوشی جا ترسیم واسه به لاستیک ايش ما بطرش وطرسي يا بطاطا بابريت انا برداوامي لسه برجي درو خصو خزورت خوش دوه حالا خودت تو صعبات نخوشتی ومزاين دايتو نخوشي والله مزورم خوشم ده بو باشا بو رقل خصو خزورت تس مشكلة رقم لينيا والله اصلا حاجات كم بس بدرا وها از دروانا كم از قالك حاجات كم باشا فاهمان خصو خزورت خوش دوه دروانا که گوی خونه ده بجدی ها زور خوش دارم نا برگا ايه اگر برگه دا بید وقت برگامه دانو این نخیر بس با وقتی دی چیه دیگه بابا باش طب خدنا هي بره نه تمام نه تمام جملة خوش تجنية شانسی ها گرفتی اگر دا حواری آورده برداوامي لسه برجي درو حزدكي لا نيفين جياب بيو بالا دەڵێن لەوەتەی لەگەڵ نەڤین هاوسەرگیریت کردووە ژیانت زۆر ناخۆشە نخیر شو ناخر
تا چی گوته؟ لەگەڵ نڤین کە زەواجت کردو ژیانی تۆ زۆر ناخۆشە. نەخێر خۆشە ئەوە درستە درۆ ئێوە بگۆدرەوەیە تۆ بۆمت بێت ئۆدەیکە چەند یا نەخۆش ئەس ڕاستە خۆشە باڵێ باڵێ ناخۆشەوە باشە هەر بەڕاستی ڕاستە دەڵێن مانگێکی تر ئێوە لە یەکتی جیا دەبنەوە باڵێ تەواو بەڵێ خۆشەویستان تەبعاان پرسیار لەسەم بوو جوابدانەوە لە سەروان بوو جوابەکەی وانیشتان بیست کە نڤین زۆر زۆر ڕقی لە ڕامانە ژیانی وان زۆر زۆر ناخۆشە نڤین تەنانەت هیچ حەز لە خەسوو خەزوری خۆی ناکە نازانم ڕامان بۆ ئەو خەسوو خەزوری خۆی خۆش ناوێ هیچ عاشقی یەکتر نین بەم زوانە دەڵم جیا دەبینەوە ئیتر ئەمە ژیانی وانە من هیچ پێم خۆشنە بەڕاستی کە ئەم شتە ڕوودەدا بەڵام لە کۆتاییش هەمووی درۆ کۆتا بڕگەیە لەگەڵتان بەردەوام دەبین تەسەوڕ دەکەم من زۆر زۆر مرتاح و ئاسوودە بووم لەگەڵ ئێوە نازانم تا ئێستا چۆن ڕۆیشتە پرۆگرام ئێمە شەروە زۆر خۆشە سوپاس بۆی کە ئەمڕۆ زۆرترین درۆتان کرد زۆر چە؟ زۆرترین درومان کرد هەموو لە ستای تودا هەموو لە ستای تودا ئەوە تا ئێستا تێنەگەیژنی ئەستە نەگەستم فترترین دراوگەش ئێ تژی دەهەیە دهۆکێ دێمە بەرنامە هەبن نزیک چاوەڕێ بن ئینشاءڵڵا بەدڵی خۆتان ئەو هەموو درۆتان بۆ دەکەم نانەوە جاوان تو درەوە ناکێ دیگەل ئەتشتێ دیب سەرەتاینین تەمام ئامادەم وعد بەزم ئایفۆن 14 ناکەم بەس نۆکیە ئەم بڕگەیە هەر پرسیارێکتان لێ دەکەم جوابەکەی دەبێت بە گۆرانی بێ بە گۆرانی جوابم دێەوە بۆ نمونە دەڵم نڤین تۆ عاشقی ڕامانی من عاشقی ڕامانم من زۆر ڕامانم خۆش دەوێ تاوان من ئێستا پرسیار لێ دەکەم تۆ بە گۆرانی جوابم دەدەیەوە باشە تەسەوڕ دەکەمەوەی کە ئامادەم کردو هەمووی گۆرانی حازر هەیە ئەگەر شتێکی نڤینت بەدڵ نەبێت چی پێ دەڵێ لێ چاوڕە شامێنووی بەڵا سەری من لێ چاوڕە شامێن ئۆی بەڵا سەری من هەندێک جۆرە باشە شارێکی کوردستانت زۆر بەدڵە دووکە من بۆ ژێرێ من بتایی شادە دێلێ من دووک باش عاشقی نڤینی عاشق بوونێک عاشقت بووم کەس عاشق نەبوو بێ خۆشویستێنێک خۆشمەوەی کەس وا کەسی نەویست بێ نڤین تۆ زیاتر ڕامانت خۆشتر دەیان بە گۆرهینە هەر بەجددی ئەو پرسیار تۆ زیاتر ڕامانت خۆشتیان ئەو زیاتر تۆی خۆشتر دەیە ئەو هەستت ینی دروست بۆ لات نا ینی حەژێکردنامە ئەس بێژم وایکی ئێکە نا پیشەکرد فەرقەیە ئەگەر پیچێک فەرقی هەبیتەوە ئەو خودێ عیبە لە چ شتێک زۆر دەترسی ئەسترسم ڕوژەت بهیتەن تو بچی وێ دیتە نەبینە ترسا من بەسە و ڕوژەیە چاوادی بیتەقەتینە دایک دایەگیان دایە شیرینم برادەر کانێ ڕوژین دەرباز بوونە و کاڕوژین شیرین کادیت نامە هەڤەڵا ستران و جێوی ئەی دەست خۆش سحەت خۆش زۆر وەبزانام سێ چوار کاتژمێرە سێ چوار سەعاتە بەیەکەوەین شتێک لای من دروست بوو لە نڤینەوە هەست دەکەم بەڕاستی دڵپیسی لە ڕامانی دەکەین زۆر دڵپیسی دڵپیسی؟ نانە زۆر نە کەمێک چەند دەکەم لە سەتا چەند لە سەدا
نوت غيره يعني نادل بيسي دل بيسي اشتكى وغيره كردن اشتكي ديا بس هر دوو کشی بۆ خۆشەویستیە بس دل بيسي يعني دێت وەک بێباوەری حەز دەکەی هەواداری پیاوی زیاتر بێیان ئافرەت هەواداری ئافرەت نییە ڕۆمان ئەی تو هەواداری بەس من بووم من و هاوڕێکی ترم هەبوو خوشکیوی و مەتاوی هەوسە هیت عائلة باش باش ئەگەر لە دەرەوە بن بەیەکەوە کچێک ڕسمی لەگەڵ بگرێ هەستی تۆ چۆنە نا زۆر ئەوە زۆرە دیە لەبەر ینی ئێمە لە ئیشێک داین ینی لاو شتانە زۆر بەڵام پێش ناخۆش بەتەبێ وەردەگرین بەڵام ینی کەمێک نەخۆشە بەڵە خۆشەویست کچەکان لەمە ڕامانتان بینی ینی ڕسمی لەگەڵ مەگرن ینی پلیس کە ڕسمەکەت گر یەکسرارەکە ڕکچێ نێڤە نە حاجێکارێ توی ئەس خۆشی ئێکەمش حاجێکارەوەی بەجا ئەس ڕێزێل وە هەمی کەسات گرم ئەوێت و پشتەوانی ڕۆمانیتکەن حەجدەنگی ڕۆمانیتکەن فانسا ڕۆمانیتکەن ینی هەمیل دەفن گەلێک ڕێزەکە تایبەتی هەی تەمام دەست خۆش خۆش کۆتا شتم داواکاریم لێەوە ئەوەیە زۆر بە کورتی پێم بڵێن ئەگەر وەسیەتێک بکەی چ وەسیەتێک دەکەی ئەس وەسیەتێکی بکەم ینی دوور هەر چ تشتی بیت هەر شتێک بێ ئەگەر من جۆرێکی پۆرێکی دانای هەبیتن و ئەس بمرم ئەی پۆرەی هەمیل سەر خێزانت وەکیت بێژینی دەست کورت دابەشکەم ئەنجی ئەف کەسێت بێ سەمیان زۆروکێت بێ سەمیان ژبەرک و چەند ئەس سەر جۆدەکێت بورم ئەس کەسێکی دەست کورت بینم ینی زۆر عاتفی ئەس گەلە پێت کەوم باش ئەنی ڕۆمۆن من گەلێک بۆش نیاست کاسی و چۆمە بوو وی تشتی ئەس گەلێکی عاتفیمە تەمام دەست خۆش ئەو پارەی کەماوە ئایفۆن 14یەکیش بۆم بکڕن و نە مەگوت هەکەمە هەبوو ڕاستە بە وەسیەتی تۆ چێ و کۆتایی پێبێنین بە گۆرانەکەی کۆتا گۆرانی کە بڵاوت کردێتەوە وەسیەتە من جیاوە ئەگەر جۆرێکێ ئەسمریم نفسی ئاختنانی بینێت چکو هم هەردوو سانە بژن دل مقابل دلیە داهات من هەمی تشتا مثلا هم دبیژن کەش یوتیوب و وەکی دیژی ئەگەر داهاتێک هەبیتم بلال سەروان جوابێتە زۆر سپاس و بژمەدەیک بۆ بخۆشی و ئەگەر ئەس بەری خڕۆمەری جوابێ نیفینە بیت ئینشاڵڵا تەمەند درێژ دەبن پرسیارێک بوو کردم بەڵام ئەوە مردم بەدەستخوای ئینشاڵڵا هەموو لای ئەمر درێژ بن من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە یەکەم پرۆگرام بوو وتم بە میوانی بادینی بێ لەبەرۆی دهۆک و زاخۆ و دەڤەری بادینان هەموو کوردستان لای من زۆر تایبەتم بەڵام من قەرزداری بادینانم پێشم خۆش بوو پرۆگرامێکی گەلێکی خۆشە هەم ینی بژین وەک زاوقێکە هەمژی ئێک دنیاسینێکە هەم ینی گەلێک خۆش بوو زۆر سپاس بۆی کە شتێکی تایبەت منتان نەشکاند و بەشدار بوون لە پرۆگرامەکە زۆر دەوڵەمەندتر بوو زۆر سپاس بۆ بلان بازار مارکەتی بلان بازار لە هەولێر دۆک زاخ و سمێلێ کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆت لە هەمان کاتە زۆر سپاس بۆ ستافە جوانەکە و گروپی ڕووپا گروپ کە ئەرکی تەسویر و ستافێکی زۆر پرۆفشناڵن کە بەڕاستی زۆر لەگەڵیان ئاسوودەین زۆر هیلاک بوون دەستان خۆش بۆ ستافە جوانە زۆر سپاس بۆ هۆتێلی ئەربیل ئینتەرناشناڵ کە جێگەیان بۆ دابینکردنی پرۆگرامەکە لێرە ڕیکۆرد بکەین زۆر سپاس دووبار زۆر سپاس زیاتر بۆ ڕامان و نێڤین لە دۆکەوە هاتوونەتە ئەربیلێ دەستان خۆش بە گۆرانی کۆتایی بە کۆتایی بە پرۆگرامی خۆم و خۆت بێن فەرموو ئەتزانم تو نایێ و هەرتەنە البەرە من درەوە تەژیدی ساباوەرە ئەتزانم تو نایێ و هەرتەنە البەرە
من درم و تجیدی صباوره دستاج تبردم لوز دل نادم وز تب تفشاره دنیای نادم دستاج تبردم لوز دل نادم وز تب تفشاره دنیای نادم ترصاوی